شاری غەزنە پایتەختی فەرهەنگی جیهانی ئیسلامی. غەزنە یاخود غەزنی یاخود هەندێک جار گەزنەشی پێدەوترێت. ئەمانە ناوی ئەو شارە دێرینەن کە دەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی وڵاتی ئەفغانستانەوە. دانیشتوانی ناو شارەکە پێیان دەوترێت غەزنەوی. ناوی شارەکە لە وشەی گەزنەکی ناوزمانی ئەفغانیەوە هاتووە کە بەمانەی گەنجینە دێت. بەڵام ئایا هەر بەڕاستی ئەم شارە گەنجینەیە؟ لە ساڵی 2013دا ئەم شارە لەلایەن ڕێکخراوی سایسیکۆوە کە ڕێکخراوێکی پەروەردەیی جیهانی ئیسلامیە وەک پایتەختی فەرهەنگی جیهانی ئیسلامی دیاری کرا. ئەمەش لەبەر ئەو مێژوە پرشنگدارەی کە لە ناوچەکەدا هەی بووە. هەمیشە لە هەر وڵاتێکدا شارێک دەبێتە سیمبولێکی دیار بۆ وڵاتەکە کە هەڵگری کۆمەڵێک تایبەتمەندی ڕەسەن و جێگیرە و جێی شانازیە بۆ خەڵکی وڵاتەکە. سەبارەت بە وڵاتی ئەفغانستان غەزنە ئەو سیمبولە دیارەیە کە چاوی جیهانی لەسرە. شارەکە شوێنی ژیان و خوێندنی دەیان کەڵەزانەی گەورەی وەک ئەبوو ڕەیحان بیرونی، فیردەوسی، سەنایی، مەسعود غەزنەوی و چەندانی تر بووە کە فەرهەنگی ئیسلامیان بە ئەدەب و زانست نووسیوەتەوە. ئەوەی وای کردووە شارەکەی هەندە جێی بایەخ بێت سەردەمی دەسەڵاتی مەحموود غەزنەویە کە لە ناو کوردەواریدا بە سوڵتان مەحموود بەناوبانگە و دەیان چیرۆک و بەسەراتی سوڵتان مەحموود هاتوونەتە ناو ئەدەبی کوردیەوە. ئەم سوڵتانە بۆ یەکەم جار دەوڵەتێکی سوننە مەزەبی لە شاری غەزنەدا دامەزراندووە. دەوڵەتەکەی پێشەنگ بووە لە بڵاوکردنەوەی مەعریفەی ئیسلامی و خوێندەواری و زانست. فتوحاتەکانی ئەم سوڵتانە تا تورکیا و ئێران و وڵاتانی دەوروبەر پەلیان کێشاوە. بەدەر لەمانەش دیمەنی چەندین منارە و پاشماوەی بیناسازی شارستانیەتی ئیسلامی لە شارەکەدا دیارە کە وەک ئاماژەیەکن بۆ ڕەسەنیەتی شارەکە. ئێستا ئەم شارە گیرۆدەی شەڕی بەردەوام و کاولکاریەکی گەورەیە کە بۆ ماوەی 40 ساڵە شارەکە بە بەردەوام شەڕ و ماڵوێرانی لێ نەبڕاوە. ئەمەش بەهۆی دەسەڵاتە یەک لە دوای یەکەکانی ئەفغانستانەوە کە دیارترینیان گروپێکن بە ناوی تاڵیبان کە بەواتای خوێندکارەکان دێ و خۆیان وەک خوێندکار و نەوەی ئەو پاشماوە ئیسلامیە دەناسێنن. ئەم گروپە زۆربەی جار لە هەوڵ و هێرشەکانیاندا ویلایەتی غەزنە دەخەنە پێشەوەی ئامانجەکانیان. بۆ نمونە لە ساڵی 2018دا بۆ ماوەی 3 ڕۆژ شارەکەیان کۆنتڕۆڵ کرد و پاشان شکستیان هێنایەوە. هەرچەندە دروشمی هێزە چەکدارەکان گەڕاندنەوەی شارستانیەت و دەسەڵاتێکی جێگیر و نمونەییە بۆ شارەکە و تەواوی ئەفغانستان، بەڵام ئەم دروشمانە تا ئێستاش کە حکومەتی تاڵیبان دامەزراوە جگە لە ماڵوێرانی هیچی تریان بۆ شارەکە نەهێناوە. هەرم دۆخەژوای کرد کە لە مەراسیمی ڕێزلێنانی شارەکەدا لە ساڵی 2013دا والی غەزنە موسا ئەکبەرزادە لە وتارێکدا وتەیەکی مێژووی پێشکەش کرد و وتی خەڵکی جیهان وابیر دەکەنەوە کە خەڵکی غەزنە تەنها شەڕکردن دەزانن، بەڵام با هەموو جیهان گوێی لێم بێت. جیهان ئەو جەنگەی بۆ ئێمە ناردووە، ئێمەش فەرهەنگ و زانست و کولتوری جوانمان بۆ جیهان ناردووە. ئەم کاولکاریە پاداشتی ئێوەیە بۆ شاری غەزنە.